خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵا و کارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین لە دەوروبەرمان ڕووداوی زۆر خێرا و مەترسیدار ڕوو دەدەن. مافی تۆی هاوڵاتیە کە ڕاستیەکان بزانی، ئەوانەی کە تۆ پرسیارەکەیت ئێمە بتوانین لە ڕێگەی شرۆڤە و بەرنامەکانمانەوە ڕێگە ڕاستەکە و ڕووداوەکانی پشتی پەردە بزانی بۆ ئەوەی بەرچاوت ڕوون بێ لەبارەی ئەمڕۆ و داهاتووی ژیانی خۆت و هاونیشتیمانیان لارێمی کوردستان و عێراق. شەڕێک بەرپا بووە، لێکەوتەکانی باس لێوە ئەکەن کە عێراق وەرێمی کوردستانە گرێتەوە. جم و جۆڵەکان لەبارەی پەیوەندیە ئیقلیمیەکان، پەیوەندیە عێراقیەکان، پەیوەندیە تەنانەت نێودەوڵەتیەکان، لەوێوە بەشێک لەو پەیوەندیانە فەرعیان لێبێتەوە بۆ پەیوەندیەکانی وزە. بوونی ئەمریکا لە هەرێمی کوردستان و بوونی هەژمونی ئێران لە عێراق، ئەمانە لەکوێ بەریەکە کەون و لەکوێ ئەو مەترسیانەی کە خەڵک لێ ترسێ ڕوئەتەن. هەندێک جار لە کەسانی جۆرا و جۆرەوە تەحلیلات و شیکردنەوەی سادە و سەرپێی ئەبیستیت، ئەمانە کارگەریان لەسەر دەرونی خەڵک و لەسەر بازاڕیشەیە. هەندێک گەڵێن خێرا بە موادی غیزایی بکرن، ڕەنگە شەڕێک دروست بێت و دەستمان پێی نەگات. بەڵام ئێمە ڕێگە ڕاستەکان شرۆڤاکەین. میوانی ئەم شەومان بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق، نووسەر و چاودێری سیاسی، بۆ سوپاسێکی زۆرەوە لە هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا سوپاس بۆ بەڕێستان، ئەکید بەڕێستان سەرنووسەریان خاونتیازی دەستگای سەرپەرشتیاری دەستگای ستانداردن، بەڵام ئەمەوێ بەرفراوانتر دەسوڵاتتر بی لەسەرەوە. من سەرەتا وێڕای سوپاسم ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم. زۆر سوپاس کاکزان. زۆر سوپاس. ئەمەوێ ئەوە بڵێم کە مامۆستا ینی ئەو تەداعیاتانی شەڕی فەڵەستین و ئیسرائیلیان غەزە و ئیسرائیل لە عێراق و هەرێمی کوردستان سەریان دەرکردووە؟ بەناوی خۆی گەورە و میرەبان. ئەوڵە وەکو باست کرد کۆمەڵێک ئەحداسی زۆر مەترسیدار لە دەوروبەرمان ڕوودەدا. ئەوە هەندێکی سەلبیە، هەندێکی ئیجابیەوە، تا دەکرێت هەندێکی قازانجی کورپی و هەندێکی زەرەرە. بەڵام کاتێک کە دەسەڵاتی خۆمان ئامادەسازی نەبی یان لێکدانەوەکانی ناتەندروست بی، قازانجەکانیش هەر بە زەرەر دەگەڕێتەوە. ئەمە یان دەبی لە بۆ خەڵک ئەوەی شەرحکەین کە قەزیەی غەزە و پێناچی زۆر زۆر گەورەبی، وای پێناچکە دەبێت تەماشای قەراری مەجلیسی ئەمن بکەی، ئەوە دەرنەچوو کە حەماس بخرێتە لیستی تیرۆر و داوای هاوپەیمانیەکی نێودەوڵەتی بکە. بۆیە قەزەکە لە بینی حەماس و ئیسرائیلە جارێ کەواتە زۆر زۆر گەورە نابی. ئەوەی ئیسرائیل ئێستا خەریکی پرسی ئەوەیە کە ئەو شکۆشکاوەی بێوێ ڕاست بکاتەوە، باشی پێڕاست نەکرایتەوە. ئەو خۆڕاگریەی حەماس و فەڵەستینیەکان و میلەتی غەزە ڕەنگە وا دەکات تۆزە شەڕەکەت درێژە بچێشی، بەڵام دەگەنە نەتیجەک کە ڕەنگە ئیتیفاقێکی وا بکرێت کە هەردوو لە حەدەک لە بۆ حەماس دەدرێ، بەڵام حەدەش لە بۆ ئیسرائیل دادەندرێت، کەواتە ئەوەی حەماس کردی عەبەسی نەبوو، یعنی ئەنجامەکی دەبی. بەڵام جاریش وایە شەڕە خۆ جاروێ لە ناکاو گەورە دەبی، ینی جەنگەکانی جیهانی یەکەم و دۆم لە دۆخی زۆر زۆر سادە دەستی پێکرد. ئەگە زۆر گەورەبی ئاگامان لێبی، شەرت نییە زۆر ئێمە قازانج بکەین، چکە لەو دەمەی قسەیەکی ناخۆش هەیە ئێستا دەبی بیکەین. ئەگەر عێراق نەبی، ئەو دەستوری عێراق و ئێمە ڕئیس جەمهور و وەزارەتی خارج و کۆمەڵک شەراکەتی بەقووەتمان لەگە عێراقیە، ئەگە ئەوە نەبی وەکو پارێزگاری لە هەرێمی کوردستان سەرکردایەتی و دەسەڵاتی کوردی بەخۆی وای لە خۆی کردیە، کۆمەڵێک حەدەسەیە پێیش ناکە دووبارێکینەوە وای لە خۆی کردیە. هەر گۆڕانکاریەک بی دەوڵەتی ئیقلیمی بە تایبەتی تورکیا بە خێراترین کات دێ و پێ لە سەرسەری ئەو خاکەی مەدەنێ و بە بێ مەقاومە هەروەکو ئێستا نیوەی داژکە. بۆیە ئێمە زۆر خۆشحاڵ نەبین بۆی کە ئەو قەزیەی فەڵەستین زۆر گەورەبی، عێراق بگرتەوە، ئێران بگرتەوە، ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەوە و وەکو هەندێک محەلیلی
کەم بە کەمێک دۆلار وشتووە یعنی دەیسوڕێن و ئیتر کوردستان دەبتە شوێنی مرکزی دیسان دیبلۆماسیەتیان ئەوها نییە ئەو تەحلیلە ساڵانی نوهەت ڕاست بوو بەڵام ئێستا ڕاست نییە و ئەحداسی تریش لە گۆڕێە نازانم یعنی هەرێمی کوردستان دوای ئەوەی چیلێری بۆ نمونە ئەمریکا ئەگە بڕوا یان نەتۆی گرتوەکان لە کوردستان بڕوا یان بەعسەی دووەلی بە کامیلێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لاواز بن معادلەی هەرێم و بەغدا معادلەی هەرێم و منتیقە چیلێتی ئەوەش گرنگە ئەو بابەتەن. بەڵێ زۆر باشە مامۆستاکەوەتە ئێستا چەند بەریەکەوتنێک هەیە ئەو تەداعیەتان من ئەو ڕەهەندانی باسم کرد کە مەسەلەن لە مەسلەی شەڕەکەدا ئێران هەژمونی هەیە بەسەر کۆمەڵی وڵاتی ناوچەکەدا عراقێکێکە لەوانە و ئەمریکاش ئەوێت جێپی خۆی لانی کەم لەو ئاستی ئێستا بمێنێتەوە ئەم دوو بەرژەوەندیە بەریەکەکەون یان بەهر لەوە کۆتایی پێبێنم بەر ئەو دوو بەرژەوەندە بەریەکەکەون. هۆی وەکو باسم کرد دوو استراتیجەتی لێک جودان ئەنی ئەگە پرۆژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەمەشاکەی ئێران زۆر جیایە لەگەر ئەمریکا باقی پرۆژەکانی تری ئەوروپا و ئەوانە کەواتە بەریەکەوتن هەیە هەتا ئێستا نەوعێک لە جەنجی سارد نەگەیشتەوەی بگاتەوەی جەنجی گەرم بەڵام لەو دوایی ئەو پێی دەگوترێ ئینفیراجێک پەیدا بوو لە مەینی ئێران و ئەمریکا بەڵام ئەو قەزیەی غەزەی بەسەر دەهات یعنی ئێستا لەبەر هەندێ ئێمە دەبی بە جوانی تەحلیل بکەین زۆر هەیەەوە دەزانن کە حەماس ڕاستەوخۆ بە تەوجیهێکی ئێران ئەو ئیشەی کردیا یان رووسیا ئەو هەر ئەوە دەقیق نییە و مەوزوعانە حەماس بەڕێی خۆی کردیتی لە کات و ساتی خۆی کردیتی و لە مێژە خۆی ئامادە کردیا ڕاستە ئێران یارمەتیدەری حەماسە حیزب اللهە هاوپەیمانیتی جیهاد هاوپەیمانیتی تاڕادەیەک سووریایە لە یەمەنە ینی لەگە قەتەر عیلاقەچیش خەفیفی هەیە لەگەر تورکیا کەمتر ئەوە یعنی ئەوانی تر باقی دەوڵەتەکان کە ڕەنگە لای ئیسرائیل بووبن بۆیە دابەشیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بەڵام خەفیفە و ئیشەش تریش هەیە یعنی لە عێراق لە سووریا تەنانەت لە تورکیا داوا دەکەن کە ئەمریکا ناوچەکە بەجێبیلی ئەمریکا هەست دەکا ینی وەکو برێی کشمەلی کەچی لێ دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە ئەویش ئەو لەو ئەحداسەی دەیەوێت جارشکە خۆی بسەلمێنتەوە بەهێزەوە بە قووەی دیبلۆماسیەوە و بە سیاسیەوە بێتەوە منتیقەکەی بە وجودەکی جاران کەس جورئەتی ئەوەی نەکەبرێ لەو ناوچەیە دوورکەوە. باشە بۆ عێراق کشانەوەی ئەمریکا چی لێ دەکەوێتەوە و کورد دەبێت چۆن مامەڵە لەگەڵ کشانەوەی ئەمریکا و تەڵەبی کشانەوەی ئەمریکا ئەگەر لە عێراق هەبێ یان ئەگەر لە ژێرفشاری ئێرانەوە هەبێ یان لە ئەو محوەربەندی کە هەیە ئەوە هەبێت هەرێمی کوردستان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ کشانەوەی ئەمریکا بکە زەرەر و قازانجەکەی لەکوێدایە بەڕێز مامۆستا. خۆی کاکزانە لەو ماوەی تەڵەبی ئەمریکا بەڵام تەڵەبەکی نوێی گرنگ هاتە پێش بڕێی من ئەو بڕەگ مەترسیدارترا بەڵێ عێراق لەو ماوەی داوای لە نەتەوەی گرتووەکانیش کردیا یۆنامی کە ئیشەکانمان تەواو بۆ و بکشێتەوە کەواتە دێ بە ئەمریکاش برێ و بە نەتەوەی گرتووەکانیش برێ کە عێراق ئێستا خاوەنی سیادەی کامیلی خۆیتی و خۆی بەڕێوە دەبا ئەوە مەترسیدار نییە مامۆستا زۆر مەترسیدارە بەڕێی من بە تایبەتی ئەوەی نەتەوەی گرتووەکان چکە عێراق دەکرێ یعنی چکە دەوڵەتەکە یان دوو دەوڵەتن بەڵام نەتەوەیە گرتوەکان مانایەکی تری هەیە یعنی ئەوەی لە ئەسڵدا داوای لێکرا یان ئەسباب موجەبەی مانەوەی نەتەوەیە گرتووەکان لە عێراق لە سەد تەڵەبی عێراق و لە سەد تەڵەبی کوردە و لە سەد تەڵەبی هەموو لایەکمانەکە عێراق ئەو ئەمانە نییە وڵاتان ئێمە بەجبێن مەسەڵەن دەبینی دوو جیرانێکی بەقووەت و جیرانێکی لاواز یان لە بۆ جیرانە لاوازەکەی خۆش نییە خەڵکە کاتە بینیان برێ وەڵامە حەقمان نییە و کشاینەوە و ڕۆیشتین طبعاً ئەی بەقووەتەکە یان لە بۆ زعیفەکەی مەترسیدارە ئەوە ڕاستیەکەی لە بۆ ئێمە زۆر مەترسیدارە بەڵام ئەوەی ئەمن زانیومە 100% نییە بەداخەوە دەسەڵاتی کوردیش لە هەولێر ڕازی بووە یعنی ئەو تەفویزەی دایتە
محەممەد شیع سوودانی کە داوا لە نەتەوە یەکگرتووەکان بکە لەو ماوەی هەرێم عێراق بە کامیلی بەجێبێلێن بەڕێی من ئەوەش هەنگاوە هەڵی یەکەی لە هەڵەی کاتی خۆی کە سەرکردە کوردەکان وەزیر خارجی هەر کورد بوو حولی دەدا حولیاندا و سەرکەوتوو بن عێراقیان لە بەندی حەوت دەرکرد زۆر غەڵەتەکی گەورە بوو هەتا ئێستاش ئەو غەڵەتە هەروە زەرەری بەدوادادی بەڕێی من ئێستاش کە موافقەکردنی هەرێم موافقەکردنی دەسەڵاتی کوردی یان حکومەتی کوردی و یارمەتیدانی عێراق لە بۆ ئەوی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق دەربچی هەڵەیەکی استراتیجی کوشندەترە لەوەی کە لە عێراق لە بەندی حەوت دەرچوو ئەوە دەکرێت قسەی زۆر زیاتر لەسە بکەین ئەگەر مەجالت هەبی بڵێ مەترسیەکانی چین مەترسیەکانی ئەوەی کە هەرێمیش چۆتە پاڵداوای عێراق بۆ ئەوەی نەتەوە یەکگرتووەکان یۆنامی عێراق وەرێمی کوردستان جێبهێڵن مەترسیەکانی چین لێکەوتەکانی چی دەبن لە داهاتوودا لە ئێستا و داهاتوودا خۆی ئەگە بە سادەی تەمەشای دروستبوونی هەرێم بکەین ئەنی من جارە جێگری سکرتێری ئومەم متحیدە و پرسیاری لە من کردگوتی ئێوە دەزانن ئایا چەندە گرنگە هەرێمی کوردستان دووەلیان قبوڵە طبعا ئەو سوالە زۆر جوانە ینی هەرێمەکە سەر بە عێراقە بەڵام دووەلیان قبوڵە و دووەلیان تعاملی سەرەتا ئینسانی لەگەکرا دوایە سیاسی دوایە قانونیش دوای گەیشتە عسکەری کاتە زۆر گەورەیە ئەو مەوزوع ئێستا لەو کاتێەوە ئەگەر بەوردی ئەو مەوزوعە چکە لقی گەلک زۆرە بۆ نمونە تورکیا ئێران عێراق سووریا جامیای عەرەبی وڵاتانی منتقا هەر یەکە بەناوعە کە هاتە پێش لەو ئیشەی بۆ نمونە تورکیا مەشروعەکی گەورەی دەرکرد ناوی لێنا مەشروعی احتیوا چ بوو یعنی بەوەی هاتە پێش لە کەواتە هەرێمی کوردستان زۆر گەورە بووە لە ڕووی جیهانی احتیوای بکرێ ئەوەندە گەورە نەبی لە باوش بگیرێ بە هەر نەوعچیبی لە بۆ ئەوەی بگەڕێتەوە ناوچەکە کە گەڕایەوە ناوچەکە معنای چیە گەڕایەوە ناوچەکە بە معنات و لە عیلاقاتی دووەلی داپڕای جارشکە گەڕایەوە سەر وەزعی سەدەی 20 کە سەرکردەکانمان ئەگە بیان ویستا باە نامەیەک لە بۆ ئومە متحیدە لیان لە بۆ وڵاتان بنێرن ڕاستەخۆ نیان دەتوانی بنێرن دەبوای بچن لە بەری دەچی هاوڵاتیان دابنێن یعنی نمونونەکە لە زۆرە کە ئەمە لە چوەزعکی ناخۆش دابووین لە سەدەی 20 حول و تەقەلامان دەدا دنیا کەسێک بێ بە جواب بێ ئیش نەبوو ئێستا ئەمە لەو حالەتانە دەرچوین زۆر گەورە بووین ئەم دەگەڕێمەوە سەر سیاسەتی احتیوا بەداخەوە سەرکردایەتی کورد لە سیاسەتی احتیوای ناوچەکە نەگەیشت معاملەیەکی کرد هەستا پاڵپشتە نێودەوڵەتیەکانی گۆڕیەوە بە پاڵپشتە ئیقلیمیەکان ئەوە بوو جەیشی تورکیاواتێ عیلاقات لەگە ئێران ئەو عیلاقاتەنە با هەبی بەڵام هەر کاتێک ئەو عیلاقاتەنە هەبی ئومە متحیدە لێرە نەبی ئەمریکا لێرە نەبی و هێزی نێودەوڵەتی لێرە نەبی ئەو عیلاقاتانە ڕاستەوخۆ قسەکە ناخۆشە بەڵام دەبی خەڵک ئەوی بزن ڕاستەوخۆ دەبتەوە مەسەلەی مرتەزەقایەتی یعنی ئەو دەوڵەتانە وەکو تورکیا وەکو ئێران تعاملی مخابراتی مەسەلەن ئێستا تعاملی ئێمە دیبلۆماسیە لەگە جیهان سەدەی 22 بوو سەدەی 20 هەموو تعاملەکان تەمەشاکە تعاملێکی مخابراتی بوو گەلە ناخۆشە تعاملی مخابراتی ئێستا جارشکە ئەوانە دەگەڕێتەوە جارشکە ئەوە دەگەڕێتەوە کە ئەتوو لە هەرێمی کوردستان قەراری 688 و قەراری 989 و تعاملی تری هەیە قانونی دووەلی میساقی ئومەم متحیدەی ئەوەنە نامینێ کەوانە نامینێ ئەوەی پێی دەگوترێ خۆت و ڕەحمەتی عێراقت خۆت و ڕەحمەتی تورکیات خۆت و ڕەحمەتی ئێرانت خۆت و ڕەحمەتی سووریە ئەو ڕەحمەتانش بە خۆت زانی لە تاریخدا چەند بێڕەحم بووینە لەبەران دێ ڕاستی پەنگاوەکی زۆر مەترسیدارە ئەمن نارێم هەر ئەوڕۆ ئومە متحیدە لە کوردستان کشایەوە دووسبەی خراپیەکانی بە دەردەکەی نەخێر بەڵام هەموو ئەوەی عاقڵمەندە لە منطقەی دەزانی ئومە متحیدە و ئەمریکا و ئەو هێزانە لە منطقەی بکشێنەوە هەرێمی کوردستان پاڵپشتی نامینێ دەکەوی تا ژێر ڕەحمەتی ئەوانەوە بە ماوەی کورد زۆر لاوااستر دەبی لەوەی ئێستا باشە ئەوان بۆ ڕازی بوون باشە سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەوە نازانن بۆچی چوونەتە پاڵ ئەو داوایە لە بەرامبەر چی چوونەتە پاڵ ئەو داوایە هیچ زەمانەتێک هەیە کە عێراق بتوانێت دەستوریان مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکەن یاخود ئەو علاقاتانی کە جەنابەت باسەکەی کە دوایی دەبێتە
جۆرێک لە علااقاتی مخابراتی ڕوونەدەن بەڵکو عراق و دەستوری عراق ببێتە کەڤەرێک بۆ هەرێمی کوردستانیش؟ وڵی دەزانی ئەمن جاروەیە سەرکردایەتی کوردی ئێستا لە بەرامبەر هەنگاوێکی زۆر سادەی بچووک با بڵێن دەستکەوتێکی زۆر گەورە دەکاتە قوربانی ئەنیسان سەری سۆر دەمینی مەسەل نمونەی ڕیفراندۆم یان دەرچوونی عێراق لە بەندی حەوت یان بەرپاکردنی ئابووری سەر بەخۆیان دەرکردنی نەوت زۆر هەنگاوی تر یعنی زۆر سادەیە دوای دەبینی کە پلەی دەپرسی ئەوە بواتان کرد سەبەبەکی زۆر سادە دەینی کە مقنعکەر نەک مقنعکردنی هەر ئەوەی نییە یعنی سەرکردایەتی ئێمە لێکدانەوەکەی زۆر تەسکە بۆ نمونە ئێستا لە ئومەم متحیدە بۆ تووڕەیە لەبەرەوەی راپۆرتەکانی بلاسخار راپۆرتەکانی ئومەم متحیدە کە لەسەر کوردستان هاتی درێ کاکە ئێوە باش بن کورە هێستان یەکگرن خۆتان تون و تۆڵ بکەن حکوومەتی ڕەشیدە دروست بکەن وا بکەن یعنی ئەو سەر کۆنانەی ئومەم متحیدە ئەوە وەکو زێڕ وایە لە بۆی ما یعنی ئەسڵەن دەبی هەر تەوسیەکی ئومەم متحیدە بە ئەوە لە کوردستان یعنی سەرکردایەتی کورد تەکەبورە چێ وا دەزانی ئەو ڕخنانە وەچی ڕخنەی ئێمەیە یعنی من جارێک نوێنەری نەتۆ یەکگرتوەکان بە ئێمەی گوتی ئاگەتان لە تەقیمەکانی یان ڕێنماییەکانی ئومەم متحیدە هەیە لە بۆ هەرێمی کوردستان گوتمان بەر یەگوتی خۆ ئومەم متحیدە جەریدەک نییە خۆ مرکزەک نییە ئیختراح بکە لە بۆ کوردستان ئومەم متحیدە یعنی عالەم یعنی ئەمریکا فەڕەنسا رووسیا سین بەریتانیا هەند وەریگرن چەند قسەشی جوانە ئێمە دەبی ئەو قسانە ئیوان برین کە ئەوە دۆستە و دەمانگریێنی لەبەر هەندێ سەرکردایەتی کورد ئەمن ئەوەی لە بۆ دەچم کە حەزی لە چاودێری نییە حەزی لەوەی نیە ئومەم متحیدە ناوە راپۆرت بکە حەزی لێ ئەو ماوەی کە حکمی دەمینێ لە بەبێ ئومەم متحیدە بەبێ لەکە عێراق لە ژێرەوە هەندێک دەستکەوتی مادی و هەندێک دەستکەوتی سوڵتەوی هەبی بێ ئەوەی زەمانەتەبی لە بۆ داهاتوو لێکدانەوەی ئەوەی ئێستا دەبینی ینی دووربین نییە کێشەکە ئەوەیە زۆر بەداخەوە ینی ئەوە زۆر سادەیە لە بەرامبەر ئەوەی تو قەرارەی وها گەورە بدەیت یعنی دەبابی عەلەقەل پەرلەمان نییە بەڵام پرسێک بەڕای گشتی بکرێت ئێستاش هەر لەو شاشەیە ینی هەموو حیزبە کوردستانەکان حەقیە بە ئاگا بێنەوە هەموو لایەک هەمووی و دام و دەستگای مەدەنی هەموو خەڵک ئاگادار بی کشانەوەی نەتەوەیە گرتووەکان زۆر مەترسیدارە داوا لە هەمووان دەکەین بێنە سەرخەت لێ نەگەڕێن ئەو هەنگاوە سەرکەوتوبی و داوا لە دەسەڵاتی کوردیش بکەین زیاتر ورتر لەو مەوزعی ورد بیتەوە ئەو هەنگاوەی نایتی لێ پشێمان بیتەوە ئەگەر نایتی ئینشاءڵڵە نەینایە بەڵام وەکو زانیتم موافقەی دایتە تەفویزی دایتە محەممەد شیع سوودانی بۆ ئەو تەڵەبە باشە لە حاڵەتێکی ئەوهادا نەتوێ گرتوەکان بە قسەی عراقیان بە تەڵەبێکی عراق دەکشێتەوە مامۆستا ئەو مەترسیە هەیە کەوان ئاسام بۆ تەڵەبەی بەغدا ڕازی بن آخر خۆی ئومەم متحیدە لە هەموو جێک عیلاقاتی هەیە بەڵام ئەو عیلاقاتە لەگەر عێراق تایبەتە لەسەر تەڵەبی عێراقا کاتی خۆی ئەوە بەر مەبنای بەندی حەوت و تقریبا 65 قرار لەسەر عێراق هەبوو ئەو کاتی عێراق بە خۆی داوای کرد لە مادەی 58 قانونی ئیدارە دەوڵەت دوای لە دەستوریش لە مادەی 132 ئەو داوای لە ئومەم متحیدە کرایە کە کێشەکانمان یان ئەوان یارمەتی دەری کێشەکان کاتە لەسەر میلاکی عێراق لەسەر مەسروفی عێراق ئەوان لێرەنا و لایحەتشیان دایتە ئومەم متحیدەی سلاحیەتەکانتان لە عێراق ئەوەن دی ئەم لایحەکەم لەلایە کاتە لەسەر تەڵەبی عێراق ئەگە عێراق لە کاتێک داوا بکە برێتن ئێوە لێرە تەواو بوو ئەمە ئیشمان تەواو بەڵام خۆی حکوومەتی عێراق حکوومەتەکی تەوافقیە ینی کەس ئەو سوڵتەینی ئەوە ئیشەکی زۆر گەورەی وەکوبری چارە نووسازە قەرارەکی سیادیە ینی دەبی هەرێم بەشداری بکە دەبی سوننا دەبی شیعە دەبی حیزبەکان بۆیە ئەم لەوەی کەمتەر خەمیەکی زۆر مەترسیدار لە سەرکردایەتی ئێستای کورد دەبینم کە چۆن موافقی کردی و ئەگەم موافقەی نەکردی و ئاگای لێ نییە و زۆر لەوەی مەترسیدارترە لەبەرەوەی ئومەم متحیدە ڕاستی ئەگا عێراق داوای لێ بکە ئەبەڕێ دەکشێتەوە بەڵام ئێمە چمان هەیە ئەدی بۆن منە کورد چۆن دەبی برێ چ لای حەق حازر بکە کە بۆی نەرێ بکشێتەوە کاکە ئەو ئەسباب موجبەیە کە لە ئەسڵدا ئومەم متحیدەی پێهێنرایتە ناو عێراق هەروە مەوجودە تا ئێستا ینی هەردەمەک کێشەیەکی زۆر گەورە بۆ منە تەیاری سەدری هەستیتەوە یان
مشکلەی بینی سنە و شیعە یان مشکلەی بینی کورد و عرب یان تەنانەت ئێستا ناوخاچی عێراق بە ئاشکرا دەوڵەتی تورکیا داگیری کردێ بەشک و تا ڕادێک هەژمونی ئێرانی لەسەرا هێشتا کێشەی لەگە کوێ ئەوانە هەموو مادەی بەقوتن لە بۆ ئێمەی کورد تۆماری بکەین برین کاکە نەمادەی 140 جێبەجێ بووە نە عێراق ئیستقراری گرتیا نەوەزعی اقتصادی هێشتان جێبەجێ بووە نە دەوڵەتەکە بوویتە دەوڵەی ڕەشیدا هەموو ئەوانە دەتوانین بیکەینە لایحەک و بیدەینە ئومم متحیدە و بیدەینە عێراقیش کە لە بۆ ئەوەی ئەو تافویزە درێژ بکرێتەوە عەلەقەل 5 ساڵی تر 6 ساڵی تر بەڵام زانی کێشە چێت کێشە ئەوەیە ئەو ماوە دوور و درێژەی ئومم متحیدە لە عێراق بوو لە بەردەستی خۆمان بوو هاتە بەر دەرکەی خۆمان ئێمەی کورد نەمانتوانی سوودی لێوەربن سوودی یەکجار زۆر گەورە دەتواندرا لێوەرگری ئەمە زۆر جار بە نووسینیش بڵاومان کردەوە بە لێدوانیش کاکە مەجال هەیە لەگە ئومم متحیدەی ئەگە حەز لێ هەندە نمونە دەینم کە دەمانتوانی چه سوودەک لێوەرگین بەڵێ فەرموو نمونونەکان بۆ نمونە لەسەر ئاستی عێراقی بۆ نمونە لەسەر ئاستی عێراقی دەمانتوانی چکە ینی وەکو برێ قەرارەی دەستوریە پرسیینەتەوەی گرتووەکان بەشداریکردن لە چێشک هیچ مفەوەزاتێکمان لەگە بەغدا نەکردا باە بەبێ ئومم متحیدە دەمانتوانی وا بکەین ئەوەی یەک دوو مادەی 140 تایبەتە بەو مەوزوعی یعنی ئومم متحیدە دەبوابی کە حتا لێرەیە ینی دەباری ئەو مادەی 140 جێبەجێ بکرێت ئێستا جێبەجێ نەکراوە هیچی ڕاستە حتا محکەمەی ئیتیحادیش تەئیدی کردیە بەداخەوە سەرکردایەتی کورد ڕەنگە ئەو ساڵ ئەوەندی غەڵەت نەم 52 وەفدی ناریتە بەغدا ئێمە تحقیقمان کرد یەکجار باسی مادەی 140 تێدانە بۆ نمونە سێم شت دەتوانی داوای ئەوی بکەین دەوڵەتی عێراقی موئەسەسەکانی فیدرالی و تەوافقی تەکامل بکە بۆ نمونە هەتا ئێستا مەجلیسی ئیتیحادی نییە بۆ نمونە لەسەر ئاستی دووەلی شتەشکات نمونەشکە چکەمە بڕێک ئیشمان لەسەوی کرد ئێمە هەتا ئێستا وەکو کورد لە ئومەم متحیدە بە شەعب تۆمار نەکراینە وشەی شعب لە ئومەم متحیدە لە ڕووی قانونی زۆر بەقووەتە ئێمە وەکو هاوڵاتین هێشتا یعنی لە زبنی شعبی عێراقی بە شعبی عێراقی دەهێنرێنەوە دەبوابی ئێمە برین کاکە دوو شعبین لە عێراق پێکەوە دەوڵەتی عێراقیمان دروست کردی ئەمە داوامان لە محامیەکی دووەلی کرد لەگە بۆردی مافی چارە نووس لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان ئێستا جیان لێ هەموو دەزانن ئێمە ویستمان محامیەکی بگرین لەبەرەوەی دەسەڵاتی کوردی ئیشەکەی نەکرد داوای 500,000 دلاری لێکردین بەس بسی مفاتحەی ئومەم متحیدە بکە لە بۆ ئەوەی کورد ئەمە مەلەفەکەمان حازر کردێکە چۆن شعبە بەپێی چەندین قەراری دووەلی ئەو مەلەفە قەدیمانەی حتا ئیتیفاقیەی شێخ ئیدریسی بەدلیسی و سوڵتانی عوسمانیش سوودی هەیە لە بۆ ئەو مۆزوعی لەوێ ڕاهەتا ئێستا هەرچی ئیتیفاقیەتی دووەلیمان کردبی هەرچی قەرارات هەیە ینی زۆر ئیشمان کردبوو لە بۆ ئەوەی کوردیش بە شعب بنووسێ ڕاستی 500,000 دلارمان نەبوو ئێمە بە ئەوەی بکەین ما بەستم ئەوە بوو ئەگە دەسەڵاتی کوردی پێویستا بواە بە مەلەف دەیتوانی بیکە پێویستی بۆی نەدەکرێت ئەمە محامیەکی دووەلی بگرین و ئەو پارە زۆرەماندا زۆر ئیشتکە هەیە دەتواندرا بکرێ بەداخەوە دەسەڵاتی کوردی نازن شارەزانیا ئاگای لێ نییە ئەگەر نەتوێت گرتوەکان کشایەوە سبەینێ کورد لی قەوما بە ئاسانی دەتوانێت دەستی هاوکاری بۆ درێژکات داوای بەهاناوە چوونی لێ بکات ئەخیر ئەوە مەشە ئەوە نقطەکەی تەمەشاکە ئێمە بە چ ناوعەک تو تەمەشای هەنگاوە قانونیەکان کە هەرێمی پێ دروست بوو زۆر بە وردی تەمەشای لە هەمووی گرنگتر بوو ئەوەی بوو کە تەقریبان خوێن و فرمێسک و عەرەقی 100 بوو گەیشتە ئەو ڕادەی ڕاپەڕین کرا و دەربەدەر و گەیشتە قەراری 688 کە زۆر میمە قەراری 688 اعتیمادی کردە سەر بەندی حەوت لە میساقی ئومەم متحیدەوە بەندی دوو هەردووچی ئێستا ڕاستە بەندی حەوت ئیلغا کراوە لە سەحر بەڵام بەندی دوو مایە کاتە ئێمەی کورد هێشتا قووەتەکی قانونیمان مایە داوای ئەو قەراری 688 بکەین و خەت بوو ئەوانە زۆر گرنگە ئەو خەتانە یعنی مە حتا بەرامبەر تورکیاش ئێستا کە درۆنی تورکیا بەڕاستی هەموو سەرکردەی کوردی ترساندووە هەموو تاکەی کوردی ترساندووە سیادە و حڕیەت هەر نمایە لە کوردستان لە ترسێت درۆنی تورکیا دەتوانێت با قەراری 688 مەسن حدەك لە بۆ ئەوەی دانرێ بەڵام دەسەڵاتی کوردی ئەوەی ناکە مەبەستم ئەوەیە ئەو قەرمەجموعە قەرار و ئەوانەی دووەلی کە لەسەر هەرێمی کوردستانی پێ دروست بوو ڕاستی ئەوانە نامینێ ئەوەی دەمینێ یەک شتە ئەوەی دەمینێ دەستوری عێراقە تو ڕئیس جەمهورت هەیە
وەزیر خارجی تەیە شەراکەتی ڕاستکرد بەڵام لاواز دەبی ئەو کاتی ئەوە دەبتە شکلی تقریبن و دەوڵەتانی دەوروبەریشمان بە تایبەتی تورکیا زۆر تەماح زیاتر لەوەی دەکە لەوەی ئێستا هەیە زیاتر دێتە پێش بە هەموو نوعچی عسکەری سیاسی ئەمنی کاتە ینی وای لێ دێ ڕەنگە لە ناکاو وفاقەی ئیقلیمی طبعا وفاقی ئیقلیمی زۆر خەتەرە ئەو کاتی لا حتى متحدة بون من كونغري عمان كرا خو تقريبا مؤامرة بولسا كرت هموي زور او خدش ما اجي لو كونغري عمان بو يصالق لو بيش كرا بلام تشكو المتحدة موجود بو تشكو امريكا هزا وبيمانيا كان موجود بو نبوة او وفاق اقليمي لسا حسابي كرت بلام استوانا بكشينوا لجير بجير دا ما وصل لجير بجير دا گومان ناکەی کە ئەمە خواستی تورکیا بێ بۆی هەرێم ڕازی بێ بە کشانەوەی نەتەوەیەگرتوەکان لە عێراق و هەرێمی کوردستانیش؟ وڵی کاکزانە هەندە مەشکوکە هەندە پێدەچی ئەو قسە ڕاستبی بەڵام بە هیچ نەوەگە من نەمدەویست ئەوەی بکەم بڵێم ئەوە تورکیا نازانم چ برێم دەسەڵاتی کوردی حەقوە نییە بەچی تورکیا بکە چونکە ئەوەی تورکیا دەیەوێت ڕاستی یعنی بابچی عمقی استراتیجی بخینتەوە کە نظریەی احتیوای تورکیا لەوەیە لێ بەرجەستە بووە با بە جوانی بخینتەوە ئێ بە ئاشکرا دەرێ ئێمە تاکتیکیەن با باوش لە بۆ کوردەکانی ناژرێت کوردستان دەرێت سەروی عێراق بکرینەوە وەبی وا هەست بکەن ئەوان پێویستیان بە ئومەم متحیدە و بە ئەمریکا و بە هێزی هاوپەیمان نەمینێ هەتا لە ناو باوشمان باوشەی گەرم لەو دروست بکەین لە بۆیان ڕاستی لەوەی سەرکەوتوو بن سەرکردایەتی کورد وەرزانی ئەو باوشە گەرمە هەر گەرم دەمینێ نەخێر ئەو باوشە ڕقت دەکاتەوە ئەو باشە پڕی ئەلغەمە ئەو باوشە زەهری تێدایە ڕاستی ئەمن هەرئی تورکیا نارێم ئەمن هەمووی دەوڵەتە ئیقلیمیەکان دەریم ئەمن زۆر زۆر دژی ئەوەینە کە پاڵ پشتی نێو دەوڵەتی بگۆڕدرێتەوە بە پاڵ پشتی ئیقلیمی ئەمن نارم لەگە ئیقلیمی شەڕ بکەین لەگە نا با عیلاقەمان لەگەڕوانی شەوی بەڵام لە ژێر سایی پاڵ پشتی دووەلی لە ژێر سایەی نەتۆیە گرتوەکان لە کوردستان ببینێن هێزی ئەمریکا ببینی هێزی هاوپەیمانان ببینێ ئەوە مان و نەمانە ڕاستیەکەی ئەو مەوزوعی کە ئێستاوە باسیەکەی باشە ئەمریکا مامۆستایسا خوسڵخانەی هەیە و مەسەلەن پێگەیەکی سەربازی لە حەریر هەیە و ئەوانە ئەمە ئەمریکا بە ئاسانی دەکشێتەوە یان جێپێگەی خۆی وەک ئەمریکا قایمتر دەکا لێرە یان ئەویش لە حاڵەتێکی وهادا ناچار بەکشانەوە دەکرێت دەزانی بڕک جیایە لێ ئی نەتۆیە گرتوەکان لە دەست عێراقا ینی نەتۆیە گرتوەکان یۆنامیە یعنی ئەو بەشەی کە هاتوونە یارمەتیدن دەنا پەیوەندی عێراق و نەتۆیە گرتوەکان هەردەمینێ بەڵام نەتۆیە گرتوەکان مانەوەی لێرە ئێستا لە کوردستانە لە کەرکووکە لە بەغدایە ینی تەماشاکە زۆر خۆشە زۆر ینی زەمانەتە چی زۆر زۆر بەقووەتە بەڵام ئەمریکای جودایە لەوەی تاان ئەو کشانەوەی نەتەوەیە گرتوەکان تەسیر لەسەر قونسولیەکانیش دەکا ڕەنگە ئەو کاتی قونسولیەکان بەو شێوەی ئێستا نەبی بەڵام بەگشتی قونسولیا یعنی معنایەکی زۆر زۆر نابەخشی چکەمە لە سەردەمی عوسمانی قونسولیا لە مووسڵ هەبووە لە هەولێر هەبوو یعنی زۆر زۆر دڵمان بە قونسولیەکان خۆش نەبی کە برین ماوە هەرچی ئەمریکایە تەماشاکە دوو ئیتیجاهی زۆر عەجیبە لە بۆ ئەوەی کە هەتا ئێستا ماوە لە کوردستان ئیتیجاهێک ئەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا ئەگە دۆستی هەم لە بەرەو کەمبوونە هەم ئەگە حکوومەتەکە دۆستی بی میلەتەکە دۆستی نییە من وڵاتانی عەرەبی وایە هەموو دەوڵەتە عەرەبیەکان دۆستی ئەمریکان بەڵام میلەتەکان دۆستیان نینە ئێران بەخۆی دژیتی بەڵام میلەتەکەی تاڕادەک دۆستیتی تەنها کوردستانە یعنی تورکیا عینیشی تەنها کوردستانە بەدەسەڵات و بێدەسەڵات و خەڵکی ئاینی و بێ ئاینی هەموو دەزانن موجودی ئەمریکا لە کوردستان پێویستە بۆیە هیچ شوێنێکی وەک کوردستانی ئارام گونجاو بێمەسروف دەست ناکەوی کەواتە ئەوە لەولایە استراتیجیەتەی بەقووەتەوە پارسەنگەی بەقووەتەوە معادلەشی بەقووەتە بە ئیتیجاوی لە کوردستان ببینی بەشی دووەم ئەوەی کە پێی دەگوترێت تەحەدیەکان ئەوە نییە دوو ساڕۆخی دەنێرین دوو درۆن نە ئەوانە هیچ گرنگ نییە تەحەدیەکان دەسەڵاتی کوردیە کە بەگوێی ئەمریکا ناکەن داوای لێکردون کاکە ئاگەتان لە حقوقی ئینسان بی ئاگاتان خەڵکی زیندانی مەکەن ڕۆژنامە نووسوالێ مەکەن کاکە دەست لەگە دەوڵەتانی دەوروبەر تێکەر مەکەن کاکە حکوومەتەکی جوان دروست بکەن هیچی بەجێی نەکرایە
يعني ئەوانە وای لێ کردیە کە ئەمریکان بە مرتاحی نەتوانی مەسەڵەن ئەوان وەزارەت خارجیان هەیە، کۆنگرێسیان هەیە، تینک تانچیان هەیە، دەسەڵاتی چارەمیان هەیە، ڕخنیان لێ دەگیری درێ ئێوە چوونە عێراق 3 هۆکار بوو، دوانیان ڕاست دەرنەچوو، هۆکاری سێم دیموکراسی و ئازادی ئەویشتان نییە لە کوردستان. یعنی ئاگات دەبی ئاگەمان لێبی لە ناکاو تووڕە بوو وەکو ئەفغانستان ڕەنگایش بکشێتەوە. ئاخر خۆم کە دەرێن مەترسیە خۆشەر نییە لە دووز بەی مەترسەکەوی. ئەمە پێشانیش جاران ئەم جارێک لەسەر بەندی حەوت قسەمان کرد کشاوە دوایە بەندی حەوت نەما هەندێک لە برادرانی دەسەڵات گوتیان کاوە لە بەندی حەوت دەرچوون چ خەتەریان نهات یەخۆ خەتەریات دوهانیە برێ هەر لە دوایەوەی ساروخەک بێ ئێوە هەرێم لاواز دەبێ ها ئێستا هەرێم لە چ حالەتێکدایە. بەڵێ بە هیوای سەلامەتی کەواتە پێت وایە ئەمریکا بەهۆی ئەو ساڕوخ و ئەوانە بیر لە کشانەوە بکاتەوە یان بیر لە تەخفیفکردنی بکاتەوە یان نیگەرانیشی لە هەرێم بێ تا ئێستا هەرێم لە ناو جێژاوەدا لەکوێ خۆی گرتووە؟ نا ئەوانە زۆر کاریگەر نین. ڕاستی ئەوەی کاریگەرە دەسەڵاتی کوردیە، ینی ئەو هەموو مەسروفەی ینی قسە هەیە 3 تریلیۆنی لەو ناوچەی سرف کردیە. ینی لە کۆتاییدا ئەگەر ئەوەی بەجێ نەکەن کە هێزی پێشمەرگەی یەکخرێ ئەخر توکە هێزی پێشمەرگە یەخی معنایتە بەمانا ئەو حزب چەکدار و میلای شیای هەیە ئەو حیزبی ژوا و حیزبی سێم حیزبی ینی 3 حیزب لە کوردستان تقریبان چەکداری هەیە. ئێوە یان معنای چ دەکە لە هیچ جێیەکی دنیای شتیوانیە ینی لە هەموو جێک شتەکی ڕێگەی خستێ لە بۆ خۆی. مثلا ئێستا عێراق چەند ناڕێک و پێکە بەڵام جەیشی هەیە و قائیدی عامی هەیە و حیزب دەرێمە هیچ چەکداریان نییە ڕاستەکەی بێ لە تەیاری سەدی تا ڕادەیەک نفوزەچیە ئەویتکە چەکداری نییە ینی ناکرێت تۆ حیزب چەکدارت هەبی دوای ئەو هەموو چەکدارە کوردستان تێکرا 428,000 چەکداری هەیە یعنی بودجەکەی 130 لە جیهاندا بودجەی وها لە بۆ هیچ هێزەشی چەکدار سەرف نەکرا عادەتەن 4-5 دەگاتە 100 لە هەندە جیان کە زۆر دەوڵەتی خراپن ناکرێت 130 بودجە لە بۆ هێزی چەکدار و متەقاعیدەکانی چەکداری بەکاربیینی ئەوجا دوای پارچە پارچەش بی ئەتو ئەو بودجە زۆرەی دەینی دەیاندەیە بەڵام هێز پارچە پارچەیە ئەتو ئەو هەموو چەکدار هێستان مەسەن هێزی کوردستانی ئێرانی هەندێکی نابوو لە ڕەبایەکانی دانابوو یەکاکەوە لێت تێکەچی یان هێزی ڕۆژت هینایە دە 12,000 کەس چی لێ ئێستا فەرمو ئەوان جوات تووشی ئەزمە بووینە وا دەبی سجن بکرێن و لە شوێنی کەمپیدا یعنی دەسەڵاتی کوردی کەس نازانی چی کردیا من مەبەستم ئەوەیە دەبوابی ئەو 15 ساڵی کە ئومە متحیدە لێرەیە هەنگاوی ئەوەندە حەچیمانە و جوانی وای بنابوایە ئێمەی لە مەترسیەکان دەربکراوە بەڕاستی ئەمەی کوردی لە مەترسی دەرنەکردیا زیاتری ئێمەی خستە ناو مەترسی لە ناوچەکە. باش هاتنی شیع سوودانی بەو لە ناکاویە و ئەوانە هەر شتێکی ئاسایی بوویان لە بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکان و مامۆستا وڵی دەزانین چێت خۆی دانیشتنەکە تایبەت بوو بە یەک حیزب یعنی هەست دەکەین ینی ڕەنگە و مۆزوعی ئێستا باسمان کرد ئەوانەی تێدابی محەممەد شیع سوودانی لە قازانجی ئەواندایە کە ئومە متحیدە بڕوا و نەتۆیە گرتووەکان بڕوا و دیسان جارش کە دەسەڵاتی مرکزی بگەڕێتەوە تامان لە قازان جیواندایە بە ئاسانیش ئەوان دەتوانن دەسەڵاتی کوردی ئقناعکەن دەسەڵاتی کوردی لە مقابلی ئەوانە زۆر بەداخەوە بۆ نمونە داواکاریەکانیان گەلە سادەیە هەندێک پارە و پولە هەندێک شەریکاتە باجیان کەوتوتە سەرێ و حەول و تەقەلایدن لە سەرەوان لادەن هەندەما تاڵیبی زۆر زۆر سادەی ترایانی لە پۆست و ئەوانە داواکاریەکانیان ئەوە نییە. ئەمە نەجێم لە هەندێک تەحلیل بوو کە ئەوە پەیامەکی ئەمەریش دەگەین تا ئێران و ئێران کاکە ئەوان نییە کورد لەو مستەوای نییە پەیامی دەولی ئەوی بگەین تا ئەوی عێراق بەڕاستە خۆ دەتوانی بە ئێران برێ بە ئەمریکای برێ ئەو بەی برێ ینی ئەوە ئەو تەحلیلانە ڕاست نەبوو ڕاستیەکەی هەندێک مەوزوعی ئەمنی تر یعنی ڕاستی ئەم تەحلیلە هیچیان لەوەی معلومات نییە مەسەن ئەو درۆنانەیە هەندێک خەڕەشەی مقتەدا سەدرا یعنی هەندێک ئامۆژ لەبەرەوەی کورد هەموو شتی خوارە هەرچی دێ ئامۆژگاری دەکە هەندێک ئامۆژگاریە لەسەر بودجەی لەسەر کاکە ئەرقام و معلوماتەکانتان غەڵەتی
گەورەی تێدایە ڕاستی کەنەوە کاکە چۆن دەبێ حکوومەتێک ساڵانە بودجێ خۆی کەشفی نەبی یعنی زیاتر ئەوانە بوو ئەو مۆزوعانە بوو گەڕایەوە. باش ئێستا خەڵک وەکوی لە پێشەچی باسم کرد مامۆستا خەڵک پرسیار دەکات لە ترسێ لە ئایندەی خۆی لە ژیانی خۆی پێی وایە مەسەلەن شەڕێک دەکەوێتە ئەو منتیقەیە ئەو سەری دیار نابێ مەسەلەن شیکردنەوە و معلوماتی جەنابەت چییە بۆی بە تایبەتی ئەوەی کە شەڕی هەر بە معنای کەلیمە شەڕ دروست ببێ ئەمریکا دەکشێتەوە ئەمریکا دۆلار لەسەر خەڵک گران دەکا و ناینێرێ بۆ عێراقەوە دەبێ و دۆلار گران دەبێ و دۆخێکی اقتصادی قرس دروست دەبێ ئەمانە تا چەند بەپێی زانیارە پشت پێ بەسراوەکانی جەنابەت ڕوو دەدەن و لە چه حاڵەتێکدا ڕوو نادەن. خۆی ئەگەر دەسەڵاتی کوردی لەو هەنگاوی پڕک پشێمان بتەوە بەجێمان بکە با ڕازی نەبی کە نەتەوە یەکگرتوەکان بڕۆن مەترسیەکی زۆر زۆر گەورە لە سەهرێمی کوردستان نییە. ئەوەی بەخۆی هینایەتی مەسەن جەیشی تورکیا بەخۆی لەسەر داوای خۆی هینە ئەوە جودایە مەسەن هەیە لەگە ئێران پەیوەندی هەیە لە ژێرەوە و ئەوە جودایە چەند عیبی شاو ئیشانە یعنی خەرک تەمەشا قسەک هەیە ناخۆشە وەتەن ناموسە ناموس یعنی خاستن شتیوانە بووە ئێستا دەکرێ خەڵکی ترسی خوڕی لە بۆ ئەو دەوڵەت و دەوڵەتکە خەڵکی سادە بەڵام نەزانرایە لە دنیای دەسەڵات خۆی سی خوڕی بکە خۆی بەیان دەرکا خۆی شوێنی پێ ینی ئەوە گەلە ناشیرنە ڕاستەکەی دەسەڵات واز لەو شتانە بینی ئەمە چەندی دەیبینین وەزعی کوردستان وەزعی عێراق وەزعی ئیقلیمی وەزعی جیهانی مەترسیەکی وا لەسا هەرێم نییە و ئەو شەڕەی غەزا تەمانە دەبێ هەمومان دوعا لە بۆ تەرەفی مەزلوم بکەین هیچ بەبێ دوودڵی ئیشاءالله چکە زاڵم لە هەر شوێنێک بەسەر مەزلومدا زاڵ بی ئێمە زەرمانە وەکو کورد چکە ئێمە هەردەم مەزلومین 100 ساڵە هەردەم مەزلوم بۆیە بە هیچ نەوەک بەبێ دوودڵی دەبی ئەمە دوعا لە بۆ مەزلوم بکەین کە دەرێن دوعا لە بۆ مەزلوم معنای ئەوە نییە بچین ژن و منداڵ و فەقیر و هەژاری دەوڵەتیش بکوش ئەوانە دەبی ئاشتی تا ئێستا ئەوەی دەیبینین کێشەی زۆر گەورە نییە ئەم بەڕێی من 15 ڕۆژشکە وەزع چادە بتەوە لەوێ گەورە نابی بەڵام قسەی ئەوە نییە مطلق نییە یان جاروەیە گوتم حەدەسەک دێ دەبینی هەمووی ڕێژێنەوە ئەو قەزیە زۆر زۆر تازە گەورە نابی هێواش دەبتەوە دۆلار ئەمریکا بری گرانی دەکا و خەڵک برنج و شەکری هەرگر نانە لەو مۆزوعانە زۆر دوورە لەو مۆزوعانە هەتا ئەو لەحزەیەش ئەوەی دوور دەیبینین کێشەیەکی وا زۆر زۆر گەورە نییە ئەمە خۆمان ناوە خۆمان هەمووی لە ناوە خۆمان مەجال هەیە هەمووی چاکەین کوردستانێکی زۆر زۆر جوان دروستکەین چکە عێراق زۆر زۆر لەبارە لە بۆ ئەوی کوردستان گەشە بکە ئاگدار بین ینی ئەو باشەشەیە لە پاش ڕێفراندۆم بڵێ ئەو باشەشەیە مەسەلەن ئەو خاڵی جابێشەیە بەتەکید ینی هەتاگەر ئومەم متحیدەش بکشێنەوە ئەمریکاش بکشێتەوە ئەو وەزعی عێراق کە هەیە ئێستا ئەو وەزعی هەیە کە ئێستا بە دەقیقی ئەو دابەشی شەرق ئەوسەد لە بینی شیعە و سونە لە بینی قەومی و مەزهەبی زۆر زۆر لە قازانجیمەیە و مەودایەکی دوور و درێژ ئەوە حکمەیە بەڵام ئێمەی کورد دەبی هەتایە لە ژێر سێبەری ئەوانە نەژین دەبی خۆمان حرەکەک بە خۆمان هەرێمی کوردستان هیچ مقاوماتێکی بەهێزی ماوە بۆی بتوانێت خۆی بەرەو گەشە سەندن بباتەوە یان ئەبێت هەنگاوی خێراتی بێ واللهی ڕاستیەکەت پێ بێم ئەمن وەک خۆم لەبەرەوەی خوای گەورەش لە ئەهلی فەساد بێئومێدە إن الله لا يصلح عمل المفسدين مشهور يعني آياتك ڕێک دەری لەسەر ئێمە هاتیە ئەهلی فەساد وڵاتیان پێچا ناکرێ حەق وایە دەسەڵاتی کوردی مەسەڵەن ئەو 30 ساڵە چەندە دەسەڵاتەکی مطلقی عائیلەبی یەک حیزبی هەرچی ناوی لێدەنێ وا هەیە ینی بریا بە جوانی حکمیان بکردوە ئەمە قبولمان وەمەی کورد عائیلەشمان قبولە بەنا شەرعی حیزبیش بی هەرچی بی ینی تقریبا قبولمان بەڵام سەرکەوتوو وایە ئێستا سەرکەوتو نیە واضح دیارە کە سەرکەوتو نیە دەشێ ینی دەکرێ لە پێناوی خۆیان لە پێناوی میلەتەکشیان قەیچێک ئاگە دوورکەونەوە ئەهلەی اختصاسی زۆرمان هەیە تەکنۆقراتی زۆر زۆر گەورەمان هەیە لە کورسان بێن ئەو دەسەڵاتە بگرنە بەردەست چاکسازیان پێ دەکرێت دەتوانن مادەی 140 جێبەجێ بکەن دەتوانن هێزی هێزەکی یەکگرتوو دروست بکەن مەبدەئیانەش هێزەکە
یعنی زانیتە ناخۆشە ئەمە مقاومەی حەماس یان مقاومەی عەفرین یان مقاومەی گرۆزنی یان مقاومەی تر بکەینە نمونە برین هەها ئەوان ئەوە لەبەرچی 50 ڕۆژ دەتوانن لە مەترێک عەرزشەکەن بەڵام ئێمەی کورد ئەو هەموو هێزەمان هەیە خۆمان پێڕانی بە 2 ساعت 3 ساعت لەو سەری دنیا تا ئەو سەری دنیای بەجێدێل یعنی گەلە ناخۆشە ئەو قسانە دەکەین یعنی وەختەوەی تا هاتیە خەڵکەکی اختصاسی بێ ئەو ئیشانە بەدەست بگری ئەو کاتی ئەگە ئێمە حکوومەتی ڕەشیدی جوان دروست بکەین دڵنیام هیچ مەترسیمان لەسەر نیەوە کوردستان مەجالی گەشەکردنی گەلە زۆر مقتەدا سەدر ئێستا پەیامێکی بڵاو کردوەوە ڕێبەری ڕەوتی سەدر باز لەوە دەکا کە پێویستە وڵاتانی ئیسلامی هاوکاری پزیشکی و خۆراکی بگەن غەزا داوا دەکا وڵاتانی ئیسلامی ناردنی نەوت بەڕاستە و خۆ ناڕاستە و خۆ بۆ ئیسرائیل و پەیوەندی ئابوورەکانیان بپچڕێنن و مەسەلەن داوا دەکا سەر جەمباڵی وسخانەکان ئیسرائیل لە وڵاتی عەرەبی و ئیسلامی دابخەن و دەربکرێن ئەنی ئەو کورتەی پەیامەکانی سەردێڕەکانی تکێسە لە تایتڵی کورسات نیوز دەڕوا مەسەلەن داوا دەکا کە جەیشی عێراقی عەرەبی و ئیسلامی ئامادە باشی بن ئەمانە تەنها دەستنە چوارچێوەی شۆ یان چی لێ دەخوێندرێتەوە بەڕێز مامۆستا خۆی ئەوانە بەجیان ناکرێت بەڵام چێت زەختە چیش دروست دەکا بۆ نمونە ئێستا هەموو وڵاتانی عەرەبی زۆر ئیحراجن ڕۆژی یەکشەم کۆنگرەی ئیسلامی دەبەسترێت لە یاندەکە سبەی لە جددا حتمما داواکاریەکی گشتی دەکەن تەسیری ئەو مؤتەمەری لەسەر ئیسرائیل نییە بەڵام لەسەر ئەمریکای زۆرە ئەمریکاش ڕەنگە بێتە ژێربار عادەتەن ئەو وەزعانە بەچ کۆتایی دێ بۆی کۆتایی دێ مصر مبادرەیەک دەکا لە هەفتەی داهاتوویان لە ناوەڕاستی ئەو هەفتەیە مبادرەکەی عادەتەن وڵاتانی خەلیجی پاڵپشتینە وڵاتانی عالەمی ئیسلامی پێ ئەمریکاش پێڕازیە کاتە دەکەیتە نیهایەتی ئەو قۆناغی تقریبان ئیسرائیلیش دەبی پێڕازیبی دەبی ئیسرائیل ئەو دەڕۆژەی ماوە چی لە دەست دێ ئەگە پێی بکری ڕەنگە ئەو دەمەجاالەی بدەن دەنا ئحراجی دەوڵەتە عەرەبیەکان و عالەمی ئیسلامی و ئومەم متحیدە تەحملی ئەوەندە زۆر نییە لەبارەن ئەو پەیامەش دەبتە زەختێک بەڵام پەیامی مقتەدا سەدر تەنها لە عالەمی شیعەت تۆزێک دەنجی هەیە لە عالەمی سوننە کەمتر ئەوەی هەیە پێم وانە زۆر کاریگەریەکی زۆری هەبی حتا لەسەر ناوەی عێراق ڕەنگە شتێک زیاد بکە هەندێک تەقینەوە و درۆن و شتوها لە ناو عێراق زیاد بکە زۆر کاریگەریەکی وای نیە بەڵێ دوا پەیامی بەڕێز مامۆستا ئەگەر شتێک پرسیارم نەکرد بێ وڵی خۆی تەمەشاکە ئێستا لە زۆر لە بۆ نمونە لە ئاستی عالەم ژماری دانیشتوان واگەیشتە 8 میلیارد بەرە و 9 میلیارد دەڕوە معنە تەنگشەکی اقتصادی گەورە بەڕێوەیە جیهان تەوەتورات و ناکۆچێکی زۆر لە گۆڕەیە ناوچەکەمان هەروەها کەواتە بە هەموو پێوانەیەک ئەوەیە ئێمەی کورد دەبی یەکەم یەکگرین هەمومان دوو ئەو دەسەڵاتە یان بە خودداچونەوەیەکی زۆر ڕیشەی یان لەسەر خۆ دەسەڵاتی بەجی بێلی بە برایەنە تەسلیمی دەستێکی ئەمین و شارەزاتری بکە بۆ ئەوی ئێمەش هەم لە ڕووی اقتصادی لە ڕووی ژمارەی دانیشتوان کورە لە ڕووی علمی و تەکنۆلۆژی و حەزاری لە ڕووی عیلاقاتی دیپلۆماسی تۆزێک بچینە ڕێزی میلەتان چکە نەزەریەکەیە پێی دەگوترێ ملیارد ذهبی یعنی لەو نەزەریەی دەرێن هەندە میلەت هەیە زیادان ئەرکن بەسە دنیا کورە دەبا لە ناو بچن یعنی معناتێ یعنی دەرێن ئینتاجی نییە بەس دەخوا ئێمە لەبەرچی لەو نوع میلەتانە حسابکەین کە ئەمە لە قەدیمەوە هەر منتیج بووینە و خەڵک هاتی لە سەحسای ماشتی خوارد ئێستا لەبەرچی ئێمە ئەو میلەتەمە یعنی لە زۆر ڕوان پەیام ئەوەیە کە حەقوێ بوژانەوەیەکی گشتی هەبی دیموکراسی لە کوردستان هەبی نمونەکی زۆر جوان پێش کەش بە هەموو جیهان بکرێ کاکە سزنەکان ئازاد بکەن یعنی بەڕاستی پەیام زۆرە لە بۆ کورد ئەگەر جێگرن بەڵام تا ئێستا وڵاهی گیان لێ نەگرتوین بەداخەوە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق نووسەر و چاودێری سیاسی لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامامان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بخواتەوە.